داواکاریمان بۆ دەنگدەرانی پارتی دیموکراتی کوردستانەوەیە هەموویان بچنە سەر سندوقەکانی دەنگدان بۆ ئەوەی عێراقێکی فیدرالی دروست وەکەوەی لە دەستوردا هاتووە دروست ببێ بۆ ئەوەی هاوبەشی و هاوسەنگی و سازان لە عێراقدا هەبێ داوان لێ دەکەم کە بە هەموویان و بە یەک دەنگ بەیەکەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان بۆ سەرخستنی لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان. پارتی دیموکراتی کوردستان هەر لە دامەزراندنیەوە تا ئێستا ئەو پارتە بووە کە هەموو کاتیان با بڵێن بە بەردەوامی بەرگری لە مافە نەتەوەیی و مافە دیموکراسیەکانی کورد کردووە و بەرگری لە خاکی کوردستان کردووە بووە بەهێزبوونی پارتی دیموکراتی کوردستان بەدەستهێنانی کورسی زیاتری پارتی دیموکراتی کوردستان مافەکانی کورد زیاتر دەستە بەردەکرێت. کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی ڕێزدار مەسرور بارزانی کابینەی هەموو هەرێمی کوردستانە ئەوانەیە قسەش دەکەن تەنها ئەوانن ئاستەنگ دروست دەکەن بۆ ئەوەی خزمەتگوزاری بۆ ئەو ناوچانە نەچێت کە لەژێر دەستخوات.